کاک جعفەر بە سەرەتای پرسیارەکان بەوە دەست پێ بکەین 36 ساڵ بەسەر شۆڕشی ئیسلامی ئێراندا ڕەت دەبێ ئێستا کۆماری ئیسلامی ئێران لەکوێی کۆمەڵگای نێونەتەوەییدایە؟ پاش 36 ساڵ دەکرێت بە کورتی ئەرز بکەم کاک بەڵێن کە کۆماری ئیسلامی ئێستا لە ڕاستیدا لە ئاستی خەتەرناکترین وەزعیەتی خۆیدا لەباری دیپلۆماسی لەباری پەیداکردنی دۆستی نێونەتەوەیی لەباری خۆناساندن بە شێوەیەکی خراپ خۆی ناساندۆ دۆستی نێونەتەوەیی نییە وڵاتە زلهێزەکان لە دژی ڕاوەستاون و خەڵکەکەی خۆی زۆری لێ ناڕازیە لە ڕاستیدا لایەنێکی دیکەشی ئەوژەوەیە کە لەگەڵ دنیای ئینتەرنێت کۆماری ئیسلامی لە ڕاستیدا دژبەری ئەم کۆمونیکیشنی نێونەتەوەییش دەکات. بەڕای جەنابەت هەر تەنها بەرنامە ناوکیەکە لێرەدا بووە بە گرفت بۆ ئێران یاخو مەسەلە ناوخۆییەکانی تر لەوانە تۆمارەکانی مافەکانی مرۆڤ بۆ نمونە. من پێم وایە بەرنامەی ناوەچی دژایەتی نێوخۆیی یا هەڵسوکەوتەکانی دەرەوەی کۆماری ئیسلامی لە دەرەوەی سنوورەکانی ئێران ئەوانە هەمویان سەرچاوە لە بیر و باوەڕی ئیدئۆلۆژیکی کۆماری ئیسلامی دەگرن. یعنی گرفتی ئەساسی گرفتی بنەڕەتی کۆماری ئیسلامی لە ڕاستیدا ئیدئۆلۆژی کۆماری ئیسلامیە. ئەم ئیدئۆلۆژیەیە کە سەرچێشە نەحاواوەیە لەگەڵ دنیای دموکرات و مدێڕن یەک ناگرێتەوە و دۆست پەیدا ناکە و بەڵکە دوژمن دادەتاشێ بۆ خۆی. لە ساڵی 1970 هەتا ئێستا کۆماری ئیسلامی ئێران بە کۆمەڵی قەیراندا تێپەڕیوە بێجگە لە قەیرانە ناوخۆییەکان بۆ نمونە شەڕێکی 8 ساڵەیی لەگەڵ عێراقی سەدام حوسەیندا بێلەوە دەستێوەردانەکانی ئێران و گلە و گازندەکان و دابڕانی لە کۆمەڵگای نێونەتەوەیی ڕووخانی ئابووری ئێران بەهۆی سزا سەپێنراوەکانەوە. ئەم کۆماری ئیسلامیە ئەم ڕژێمە چۆن توانیوێتی بۆ ماوەی 36 ساڵ بەردەوام بێ؟ ڕاستی ئەو پرسیارەی جەنابەت کۆمەڵێک ئابووریزانی خستۆتە گرفتەوە گرفتی ناسین و پێناسەکردنی کۆماری ئیسلامی. ئەمە لێکۆڵینەوەیەکی قوڵی دەوێت بۆەوەی ئابووریزانان لە بوارێکی دیکە جیا لە بواری پسپۆری خۆیان بڕۆنە پێشێ بۆ پرسی کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی لە ڕاستیدا حکوومەتی پارەیە، حکوومەتی پوڵە. کۆماری ئیسلامی حکوومەتێکی چەرچیە. کۆماری ئیسلامی بنەماکەی لەسەر بوژاندنەوە و دامەزراندنی کارخانە و بنکە و بنیاتی ئابووری دانەنا. کۆماری ئیسلامی پوڵی لە بانگەکاندا کۆ کردەوە، هەر کات قەیران هادیەخەی گرت پوڵی بە گران خستە بازارەوە، پوڵی دۆلاری بە گران خستە بازارەوە و کاتێکیش کە دۆلارەکە لە بازار زیاد بوو خەڵک مەجبور بوون بە هەرزان بیفرۆشن پوڵەکەی لە خەڵکی کڕێەوە بە هەرزان لێ کڕینەوە. یعنی لە ڕاستیدا کۆماری ئیسلامی سەروەتی خەڵکی ئێرانی کە لە دەستی خۆیدا کۆ کردوێتەوە جارێک بە گران بە خەڵکەکەی فرۆشت و جارێک بە هەرزان لێ کڕینەوە. ئەم سیاسەتە چەرچی بازانەیەی کۆماری ئیسلامی لەگەڵ ڕوح و لەگەڵ کارکتیر و لەگەڵ شێوەی بیرکردنەوەی ئاکادمی ئابووریزانان یەک ناگرێتەوە. بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی لەم بحرانەدا کۆماری ئیسلامی بخۆی حکوومەتی بحران و قەیرانە بەم شێوەیە قەیرانی نێوخۆیی خوڵقاندووە و ویستوێتی لە ڕگای خوڵقاندنی ئەو قەیرانی نێوخۆیانەشەوە بتوانێت لە ڕاستیدا خۆی پابەرجا بێڵێتەوە. کاک جعفەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئایەتوڵا عەلی خامەنەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران ئەوەی ڕاگەیان کە لەگەڵ ئەوەدا ئێران لەگەڵ کۆمەڵگای نێونەتەوەییدا بگەنە ڕێکەوتنێک بۆ ڕەوانەوەی ئەو گومانانەی کە لەسەر بەرنامە ناوچیە مشتومڕ لەسەرەکەی هەیە. بەڕای جەنابەت ئەوە دەرفەتێکە بۆ ئێران ئەگەر ئەو ڕێکەوتنە کرا بۆ ئەوەی لە قەیرانی نێونەتەوەیی دەرباز بێ؟ بەر لە هەموو شتێک من پێم خۆشەوە دەرس بکەم کە من بۆ خۆم موافق بووم وەلەوە توێژێژدا لەگەڵ دەنجی ئەمریکا ئەرزم کردن کە ئەمن پێم وابوو کە باشە دەرەتانێکی دیکە بدرە بە ئێران. بۆیە لەو فاسیلەیەدا کە لە سەرەتای دەرەتانەکەوە تا مانجی ئاخری مانجی 6 2015 کە دەیکێشێ من پێم وایە فرزیەکی باشە بۆەوەی کە ئێران بلاخرە خۆی کۆ بکاتەوە. بەڵام لە عینی حاڵدا خامنەی ئەوەشی کوت خامنەی هەردوێنێ شەوێشتێکی دیکەشی کوت کوتی ئێمە
وتوێژ بە ئەنجام نەگەیەنین لەگەڵ ئەمریکا چارترە لەوەی کە وتوێژێکی خراپ لەگەڵ ئەمریکا بە ئەنجام بگەێنین و ئاماژەشی بەوە کرد کوتیەوە ئەمریکایەکان ئەویان بە ئێمە کوتووە ئەو قسەی ئەوان جوانە ئێمەش عینی ئەوە بەوان دەڵێنەوە من هیچ جیاوازیەک لە بینی بیری خامنەیی و خومینیدا نابینم و هیچ ئینعتافێکیش لە خامنەییدا نابینم بەڵام لە عینی حاڵدا سیاسەتی ئاخوندی سیاسەتی تەقیە و پەشیمان بوونەوەیە سیاسەتی خۆڕزگارکردنە بە هەر نرخێک کە بیانەوەی بیدەن حتا نرخی غیرەت و شەرافەتی سیاسیشیان کەوە دیارەباری تەوهین نییە چونمە بە ئەزمون دیومانە لیان بۆیە من پێم وایە کە لە نەهایەتدا کە وڵاتە زلهێزەکان و وڵاتانی ڕۆژاوایی بەگشتی لە بەرابەر ئێراندا ڕابوەستن ئێران هیچ ڕێگایەکی دیکەی نییە یا دەبێت بکەوێتە سەنگەری شەڕەوە لە گەڵ ڕۆژاوا و یا دەبێت مەجبور بە قبوڵی هەلومەرجەکان و شەرایەتەکانی ڕۆژاوا کاک جعفەر زۆر سوپاسە دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت زۆر سوپاسی وەش دەکەم بۆ داوەتەکەتە